دیارە پێشەوەی باس لە ڕەوشیش نامکەم باز لەوەی دەکەم کە ئەوڕۆ 25 یاخود بڵێن لە هەڵمەتی بەرەنگاری بوونەوەی تونتیژینە لە هەڵمەتی 25 نۆڤەمبەر کە ساڵانە دەکرێتن لەسەر ئاسی جیهانە 16 ڕۆژ چالاکی پێ دەکرێتن ئەو ڕۆژ چالاکی جۆرا و جۆر هەیە لەوەی بتوان ڕەوشی ژنان بەرەو باشتر بڕۆین ئێمە وەکو بەڕێوەبەرایەتێکی خۆمان بەڕێوەبەرایەتی بەرەنگاری بوونی تونتیژی خێزان و برین ئافرەتینە و ئافرەتانەی کە لە دەرەوەی خێزانن ڕەوشی ژنان بەعام لە هەموو جیهانە یاخود بڵێن بەعام کۆمەڵگاکانی هەموو جیهان بەرەو تونند و تیژیەک دەڕواتن کە لە جۆری جیاجیای باوی جارانن بۆ نمونە ئەگەر باز لە تونتیژەکانی ئێستا بکەین یاخود ڕەوشی ژنان لە بواری برین چۆن دەوترێتن هێرشی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر زۆر زیاتری کردیە لە لێدان زۆر زیاترە لە جنێودان زۆر زیاترە لە نهێشتن لە بۆ چوونە مەکتەب و قوتابخانەکان و یان زوو بە شودان کەواتە دەرێن تونند و تیژیەکان خۆیان گۆڕیوە و چۆن کۆڕۆنا خۆی گۆڕیە تونند و تیژەکانیش خۆیان دەگۆڕن بەرەو ئیقارەکی دیکەدا دەڕواتن ئێمە تەنها نارین تونند و تیژی بەرامبەر بە ژنان هەیە بەرامبەر بە کچانیش هەیە بەرامبەر بە کوڕانیش هەیە بەرامبەر بە پیاوانیش هەیە هەر یەکەو لە بواری خۆی بۆ نمونە ئەگەر تەماشای هەڕەشە ئەلکترۆنیەکان بکەین کە باسم کرد کە لە بەرزتریانە یاخود باز لە تونند و تیژەکانی ناو خێزان بکەین کە لە بەرزتریانە بەرزبوونەوەکەی دەگەڕێتەوە لە بۆ ئاستیوەی ئایا خزمەتگوزاریەکان هەیە لە کۆمەڵگادا ئایا تێگەیشتن هەیە لە ناو ئەندامانی خێزان و لە دەرەوەی خێزان ئایا ئەو ژنانە و کچانە یاخود ئەو مێرد منداڵانەی کە تونند تیژیان بەرامبەر دەکرێت تونند تیژیەکان دەناسرێنەوە بە تایبەتی تونند تیژە سێکسیەکان ئەوانە هەمووی پێشان دەداتن کە ڕەوشی ژنان و ڕەوشی خێزان و ڕەوشی ئەندامانی خێزان ناجێگیرە هەتا حدێک بە تایبەتی لە بۆ ئەو بیرکردنەوە نەرێنیانەی کە بەداخەوە سۆشیال میدیا بە خەڵکی دەداتن ئەو بیرکردنەوەانەی کە لاساییکردنەوەی ئەو حالەتانەی کە لە دەرەوەی برین وڵاتەکە چکە و کوردستان باسمان کرد کوردستان بە دەرنیە لەو هەموو تونند و تیژەیە کە لە هەموو جیهاندا هەیە بۆیە ڕەوشەکە بەرەو ئەو شێوە دەڕواتن لێرەوە هەموو لایەک پێویست دەکاتن هاوکاری و هەماهەنگی یەکتری بین بۆی بتوانین ڕەوشی ژنان باش بکەین باشکردنی ڕەوشی ژنان بەوەی کە تونند و تیژی بەرامبەر نەکرێتن باشکردنی ڕەوشی کۆمەڵگایە باشکردنی ڕەوشی خێزانە کە خێزان یەکەیەکی بەهێزی کۆمەڵگا و پێکەنانی کۆمەڵگایە بۆیە ئەگەر ژنان بتوانن ئازاد بن ژنان بتوانن کەمترین تونند و تیژیان بەرامبەر بکرێتن دەتواننەوەیەکی باش پێک بینن کە دوور بیتن لە تونند و تیژی کۆمەڵگایە کەشمان کۆمەڵگایەکی تەندروست و ئاشتی خواز بیتن بۆ نمونە ئەگەر باس لەم ساڵا بکەین ئەڵێن بە هەزاران تونند و تیژی ئەلکترۆنیمان هەیە چ ئەوانەی کە هەڕەشەی بردننی وێنەکان و ڤیددیوەکانیان لێ دەکرێتن چ ئەوانەیە هەڕەشەوەیان لێ دەکرێتن کە ئەگەر هاوکار نەبن لەگەریان ئەو کەسانی کە دەیانێت تونتیژیان بەرکەن هاوکار نەبن و بڕێک پارەیان نەدرێتەوە داواکاریەکانیان لە بۆ جێبەجێ نەکرێتن وێنەکانیان بڵاو دەکرێتەوە ڤیددیوەکانیان قسەکانیان بڵاو دەکرێتەوە جاری واشە تەنها بەناردنی دڵێک لەلایەن کەسێکی نادیارەوە ئەندامانی خێزانەکەی بە تایبەتی هاوسەرەکان وا هەز دەکەن کە ئەو کەسە لەگەڵیان نییە و یاخود مەسەلەن خیانەتیان لێ دەکاتن بۆیە ئەڵێن هێرشە ئەلکترۆنیەکان و تاوانە ئەلکترۆنیەکان زۆر زیاترە لە هەڕەشەکانی لە تونند و تیژەکانی دیکە و بەڵام تونند و تیژی خێزانیشمان زۆرە و لێدانیشمان زۆرە زایدەن ئەوانە دەتوانن برن بە سەدانن وەکو ژمارە ناتوانین لە بەروی ساڵ کۆتایی نەهاتیە ئیشاڵە لە کۆتایی ساڵ دەتوانین هەموو داتایەکانمان پێشان بدەین لۆش بێت داتایەکانمان باز ناکەین لە بەروی ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاری بوونەوەی تونند تیژی وتومانە 1 کەس و 100 کەس و 1000 کەس ئەگەر تونند و تیژی بەرامبەر بکرێتن بە معنای وەی تاکێکمان هەیە ناجێگیرە یاخود هەست بە ئاشتی و ئەمان لەناو کۆمەڵگایەکەی خۆمان ناکاتن بۆیە ژمارە لای ئێمە گرنگ نییە ئەوەی گرنگە کە چۆن بتوانین ئیش لەسەر هۆکارەکانی بکەین کە هۆکارەکانی تونند و تیژی کەم بکەینەوە کە و هەروەها هۆشیاری تاک بە تاچی کۆمەڵگات دروست بکەین و یاخود مەسەلەن بە خەڵکەکە ڕابگەێنین کە بە چی شێوازێک بە چی میکانیزمێک بکرێتن تونند و تیژیەکانیان بەرامبەر کەم بکرێتەوە